ئەوە بەردی بناغەی نەخۆشخانەی پەنجا قەلەوێرەی قەزای ڕواندزە لە ساڵی 2013 دانراوە. تا ئێستا لەو بەردە زیاتر بنیات نەنراوە. بەرپرسانی ئیدارەی سنوورەکەش ئەنجام نەدان و تەواو نەکردنی ئەو پرۆژەیە بۆ قەیرانی دارایی دەجێڕنەوە. حتمما ئەو پرۆژە استراتیژیانە گرنگن بۆ ئەوەی جێبەجێ بکرێن و نەخۆشخانەی ڕواندز یەکە لە نەخۆشخانە کۆنەکان و بینایەکەی زۆر کۆنە، بەڵام پێویستی بە دابینکردنەی بودجەی پێویستە. بۆیە ئێمە لە هەموو کۆبوونەوەکان جەخت لەسەر دروستکردنی نەخۆشخانە و یاخود نوێکردنەوەی ئەو پرۆژەیە دەکەین کە پرۆژەیەکی استراتیژیە و ئێستا لە هەمان کاتدا ئێمە سەرقاڵی ئەوەین کە بەڕێوەبەراتی تەندروستی ڕواندز بکەینەوە. ئەوەش نەخۆشخانەی گشتی قەزای ڕواندزە لە ساڵی 1946 دروست کراوە. بە بەراورد لەگەڵ ئەو کات چڕی دانیشتوانەکەی 100% زیاتر بووە. کەچی نەخۆشخانەی گشتی ڕەواندوس وەک خۆی ماوەتەوە و لە ڕووی تەندروستیەوە تاکە شوێنە هاوڵاتیانی ڕەواندوس سەردانی بکەن. بۆیە لە ئێستادا زۆرترین کێشە و گرفتی تەندروستی لەو قەزایە دروست کردووە. لەگەر زۆربوونی ڕێژەی دانیشتوان و فراوانبوونی شاری ڕواندز وای کردیە کە تۆزێک ئاستەنگ لۆ خەڵکەکە دروست ببێ بە کاتی سەردانکردنیان بۆ نەخۆشخانە سنووک و تەنها لە ناو ڕەواندوس تەنها ئەو نەخۆشخانە هەیە. ئەو نەخۆشخانەیە کە بەردی بناغی بۆ دانرا لەسەر بودجەی 2013 بوو کە لەلایەن حکوومەتی هەرێمەوە بەردی بناغی بۆ دانرا، بەڵام دوایە زارێکی دیکەی حالەی تەندەرەکە کراوە. نەخۆشخانەی ڕەواندزێکە کە لە نەخۆشخانە هەرە کۆنەکانی سنووری پارێزگای هەولێر بە شێوەیەکی گشتی بەردی بناغی دروستکردنی نەخۆشخانەیەک دانرا لە قەزای ڕەواندز کە 50 تەختی بوو، بەڵام بەداخەوە بۆهۆی ئەوەی کە ئەو کێشەی گرفتی بڕینی بودجەوانە هاتە پێش لە بەغدا و هەروە شەڕی داعشیش هاتە پێش ئەو پرۆژەیە ڕاوەستە. وێڕای بچووکی و کۆنی و خراپی ئەو بینایە زیاتر لە 75 ساڵە بنیات نراوە. لە ڕووی ئیداریشەوە نەبوونی دکتۆری پسپۆڕ و کەمی دەرمان و نەبوونی ئۆتۆمبیلی فریاکەوتن و چەندان گرفتی تر وای کردووە دانیشتوانی قەزای ڕەواندوس بە کارمەندانی نەخۆشخانەکەشەوە متمانیان بەو نەخۆشخانەیە نەبێت بۆ کەمترین نەخۆشی ڕوو لە شوێنەکانی تر دەکەن. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، قەزای ڕەواندوس.